بۆچی بەرپرسانی عێراق دوای ئاگربەز لە لوبنان هاواریان لێ هەستاوە؟ ئایا دوای لوبنان نۆڕەی عێراقە؟ ئەمڕۆ چوارشەممە 27 تشرینی دووەم محەممەد تەمیمی شارەزای کاروباری استراتیژی سەربازی عێراق هۆکاری ترسی بەرپرسانی سیاسی و شەقامی عێراقی لە ڕاگەیاندنی ئاگربەستی شەڕی لوبنان ڕوون کردەوە. تەمیمی لا چاوپێکەوتنێکدا وتی ترسی ڕاستەقینە لە نێو لایەنە سیاسی و حکوومیەکان و تەنانەت خەڵکی عێراقیشدا هەیە سەبارەت بە وەستاندنی شەڕی لوبنان. بۆ پێی ڕەنگە ئەم بابەتە دەرگایەک بکاتەوە بۆ ئەوەی ئیسرائیل بەرەی شەڕ لە لوبنانەوە بەرەو عێراق بگوازێتەوە کە ئیسرائیل ماوەکانی پێشوو بەڵێنیدا وەک وەڵامێک بۆ هێرشی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لە وڵاتەکەدا بەم زوانە ئەم بەرەیەش بکاتەوە. ڕاگررتنی شەڕ لە لوبنان دەبێتە هۆی کەمبوونەوەی فشاری سەربازی و داراییە گەورەکانی سەر ئیسرائیل کە بە دڵنیاییەوەکردنەوەی بەرەیەکی نوێی شەڕ و بە ئاگەرێکی زۆرەوە بەرەی عێراقی نزیکترین بژاردە دەبێت بە تایبەتی دوای ئەوەی تەل ئەبیب سکاڵایەکی فەرمی دژی عێراق پێشکەش بە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کرد و ئەم سکاڵایەش بە سەرەتای ڕاگەیاندنی شەڕ لە دژی عێراق دادەنرێت. دۆخی سیاسی و جەماوەری عێراق لەم ڕۆژانەدا بە شێوەیەکی جددی سەرقاڵی ئەگەرەکانی فراوانکردنی بەرەی شەڕی ئیسرائیلە دژی ئەو وڵاتە کە چەندین ئامانج لە سەر تاسەری وڵاتدا دەگرێتەوە لا بەرامبەر ئەو هێرشانەی کە لەلایەن گروپە میلیشیاکانەوە بۆ سەر ئیسرائیل دەستی پێکردووە. ئەم نیگەرانیانەش لەوەوە سەرچاوە دەگرێت کە ترسی جددی هەیە لە بە ئامانجگرتنی شوێنە فەرمیەکان کە ڕەنگە درێژ ببێتەوە بۆ بارەگا دامەزراوەکانی حکوومەت و کێڵگەنەوتیەکان و شوێنە استراتیژیەکان بۆ پێی هێرشەکە تەنیا لە بارەگا و کەمپەکانی ئەو گروپانەی هێرش دەکەنە سەر ئیسرائیل کورت نابێتەوە. لە کۆتایی مانگی تشرینی یەکەمی ڕابردوو عێراق بە فەرمی یادداشتێکی ناڕەزایەتی پێشکەش بە ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشی ئەو ڕێکخراوە کرد کە بریتی بوو لە ئیدانەکردنی ئەو پێشەلکاریانەی ئیسرائیل لە لایەن فڕۆکەکانیەوە لە ئاسمانی عێراق ئەنجامی دەدات و سەروەری عێراق دەبەزێنێت. هەروەها کەڵک وەرگرتن لە ئاسمانی عێراق بۆ لێدانی ئێران. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق چەند ڕۆژێک لەمەوە بەرهۆشداریدا لە هێرشی پلان بۆ داڕێژراوی ئیسرائیل بۆ سەر عێراق و دەستگا پەیوەندیدارەکانی ڕاستپارت کە ئامادە بن بۆ ڕووبەڕووبوونەوەی هەر ئەگەر و پێشهاتێک. لە 23 ئەم مانگەدا وەزارەتی دەرەوەی عێراق نامەیەکی فەرمی ئاڕاستی ئەنجومەنی ئاسایش و ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتوەکان و کۆمکاری عەرەبی کرد. ئەمەش وەک کاردانەوەیەک بەرامبەر هەڕەشەکانی ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر عێراق. وەزارەتەکە لە پەیامەکانیدا جەختی لەوە کردەوە کە عێراق پایەی سەقامگیریە بۆ ناوچەکە و دۆخی نێودەوڵەتیش هەروەها لە ڕێزی ئەو وڵاتانەیە کە زۆرترین پابەندی بە بنەماکانی پەیمانی نەتەوە یەکگرتوەکانەوە هەیە. وەزارەتەکە جەختی لەوە کردوتەوە کە پەنابردنی عێراق بۆ ئەنجومەنی ئاسایش لەو پەرۆشیەوە دێت بۆ ئەوەی ئەنجومەنەکان ڕۆڵی خۆی لە پاراستنی ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتیدا بەجێبهێنێت. وەزارەتەکە ڕوونی کردوتەوە کە عێراق نایەوێت ئاسمانی وڵاتەکەی بۆ بە ئامانجگرتنی وڵاتێکی دراوسێ بەکارپێنرێت و جەختی لەسەر گرنگی دەستێوەردانی کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ وەستاندنی ئەم ڕەفتارانە کردوتەوە.